للسر خودان ولا للسر خود نادي الطبخانة قرميانا استهاتم لبر شهيدا كانم دنگم وكوت بجانو بدر إنزا تدنج باشا أو آدم كخلشي كردستان آمدن دنج خوان بدن پیرۆزبایی لەسەر بەتوانیان لە بەرانباری هەموو دژمنان و هەموو نارانی ملەتی والله ئێمە بەخوێن بەجان بەسەر بەماڵ بە هەموو شتێ لەگەڵیان لەبەر ئەوەی ئێمە 200 ساڵ ئێمە لەم کەرکووکە دەربەدەرەکرێن و ئەچەوسێنرێنەوە ئاوارە و دەربەدەری دنیامان بینیوە ئەمڕۆ حەقی هەمومان پەنجەمان ببڕی میکرد ناو بەرەکەبەکەوە خدمت يا وصاري ناوي يقول لك